کەمتر لە 2 مانگ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ماوە بابەتی بەشداری وڵاتیان و کاریگەری لەسەر دیاریکردنی نوێنەری ڕاستەقینەی خۆیان بووەتە جێگای مشتومەڕ. شارەزایەکی بواری هەڵبژاردن جەخت دەکاتەوە کە پێویستە وڵاتیان بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەن و نوێنەری ڕاستەقینەی خۆیان دیاری بکەن. هەروەها جیاوازی سیستەمی فرەبازنەیی دەخاتە ڕوو کە لە هەڵبژاردنەکەم جارەدا جێبەجێ دەکرێت. ئەوەی ئەم هەڵبژاردنە لە هەڵبژاردنەکانی ترکیا کاتەوە لە یاساکەوە دەست پێکە یاسای هەڵبژاردننی ژمارە 9 2020 کە سیستمی هەڵبژاردنەکەی بە تەواوەتی جیاوازە لە سیستمی هەڵبژاردننی پێشوو ئەو جیاوازیانش خۆی لە زۆربوونی ژمارەی بازنەکانی هەڵبژاردن نابینێتەوە کە ئێستاکە عێراق 83 بازنەی هەڵبژاردنە جگەلەوە قەبارەی بازنەکانواتە لە هەر بازنەیەکی هەڵبژاردنە ژمارەیەکی کەمتر کاندید هەیە. ئەمەش بەمانای ئەوەی کە ئەرکێکی زیاتر خاتە سەر دەنگدەر بەوەی کە ئەو دەنگەی ئەیدات ئەبێ زۆر مەسئولانە دەنگ بدات چکە ژمارەی کاندیدەکان کەمن و ئەو دەنگەی کەیدا ئەو دەنگە ناجۆزرێتوانێت بۆ کاندیدێکی تر بۆیە ئەبێ هەوڵ بدا ئەو کاندیدە بدۆزێتوانێت کە دەنگی پێ بدا و دەنگەکەشی دواتر ببێ بە کورسی پەرلەمانی. بەپی ڕاپرسیە کە گروپی سەکۆی بەشداری گشتی هەڵەبجە ئەنجامی داوە لە کۆی زیاتر لە 100 کەس کە فۆرمەکەیان بەدەست گەیشتووە تەنیا 142 کەس فۆرمەکەیان گەڕاندووەتەوە بەڵام لەو ژمارەیە لە 174 دەڵێن بەشداری لە هەڵبژاردن دەکەن. چالاکانی کۆمەڵی مەدەنیش پیان وایە کە ساردبوونەوەی بەشێک لە وڵاتیان بۆ بەشداری هەڵبژاردن پەیوەندی بۆ بەڵێنانەوەیە کە پارتەکان پاش چوونە دەسەڵات جێبەجێیان نەکردووە. هەوڵاتیان بە سارد و سڕی باس لەسەر هەڵبژاردنەکانەکەن هۆکاری ئەمەش گەڕێتەوە بۆی کە لە ڕابردوو هەڵبژاردنەکان نەبووتە هۆی گۆڕانکاری و ئەو بەڵێنانی کە لەلایەن حیزبەکان و پەرلەمانتارەکانەوە دراوە بە ڕێژەیەکی باش نانتوانێت خۆی جێبەجێ بگەن ئەگەر چی لەسەر ئاستی تاک وەکو پەرلەمانتار چەند پەرلەمانتارێکمان هەیە لە سنوورەکەی ئەمە بەتایبەتی ئەکتیڤ نەمانە ئیشیان کردووە بە دەم دەنگی هاوڵاتیان و ڕۆشتون بە دوم کێشەکانی هاوڵاتیانەوە بوون بۆیە گرنگە هاوڵاتی بزانێت دەنگ بە کێداوە لەم هەڵبژاردنش ئەوەی کە بە نسبەت منەوە ئەمە قسێ لە سەرکەمەوەی کە هاوڵاتیان گرنگە دەنگ بۆ کاندیدانە بدەن کە شایستە نەڕاستە لەسەر ئاستی فرد. ئەگەر ئێمە سەیری ئەو نەتەوانەکەین کە دەسەڵاتیاندا خێڵێکی و پشتا هەمیشە چۆنەڵی هەڵبژاردنەکان بە عقارێکی خراپاڕن ئەم گەنجانش کە ئێستێن ئەم دەسەڵاتی پشتا و خێڵەکیە نائومێدیانەکە کە دەموچاوێکێتە پێشەوە لە باوکە و بۆ کورد بەجێ ئەمێنێت ئەو کەسانێکە لە بوارەکە شارەزان و ئەکادیمی ناخرێنە کایە بەرزەکانی سیاست و حکوومەتەوە بۆی ئەم هەڵبژاردنەکە لە سیستەمێکی خێڵەکیە و پشتا پێم وایە هیچ ئومێدێک دروست ناکە و زۆر گەنجان لی ناومێت. هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارە لەدەی تشرینی یەکەم واتە مانگی دەیەم ساڵ ئەنجام بدرێت. هەرچەندە بەشێک لەلایەنە عێراقیەکان کشانەوەیان ڕاگەیاندووە و داوای دواخستنی هەڵبژاردن دەکەن بەڵام زۆرینەی لایەنەکان و کۆمیسیۆن و نەتەوە یەکگرتوەکانیش جەخت لە بەڕێوەچوونی لەوادی خۆیدا دەکەنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.